خواتان لێ بێوم کاتتان باش لە ئەڵلقەی ئەم جارەی بەرنامەی بنکۆڵ بە دوایی بابەتێکی گرنگدا دەگەڕێین ئەویش پرسی بەدەستێنانی ڤیزای وڵاتانە بە ڕێگایەک کە ڕێگای فەرمینیە زۆر جار هەندێک کۆمپانیا و نووسنگەی گەشتیاری ڕێکلامی جۆرا و جۆر بۆ خۆیان دەکەن و بە هاوڵاتیان دەڵێن ئەوان دەتوانن ڤیزای شنگن و کۆمەڵێک ڤیزای دیکە بۆ هاوڵاتیان دەست بخەن لە بازاری ڕەشدا ئەوان مامەڵەکانیان بۆ بکەن بەهۆی ئەم ڕێکلامەوە چەندین هاوڵاتی تووشی گیر و گرفت بوون پارەکانیان لە دەست چووە کەیسەکان لە دادگان بە دوای ئەم بابەتە گرنگەدا دەگەڕێم و ئێوەش لەگەڵمان بن. هاتووینەتە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر لە یەکێک لە گەیتەکانی فڕۆکەخانەوە دەستمان بە وێنەگرتن کرد. گەشتەکە ڕاستەوخۆیە بەرەو ئەڵمانیا. ئەوان هەمویان بێجگە لە دڵنیابوونەوە لە پاسپۆرت پشکنینی تکت و ڤیزا و نوشنگەی ئەڵمانیایان بۆ کرا و بەڕێکران بەرەو فڕۆکەکەیان کە سەربەهێڵی جێرمەنیە تا ئێرە ئاساییە. ئەمانەوێت چیرۆکی یەکێک لەو کەسانی کە خوازیار بوو هاوگەشتی ئەم سەرنشینانە بێ بۆ ئەڵمانیا بە مەبەستی چارەسەر ببێتە سەرەتای دەستپێکی بنکۆڵی ئەم جارە. ئەم کوڕەگەنجە سەرۆکی ئەنجومەنی لاوانی کوردستانە وە خۆی دەڵێ لە پێشتر چەند جارێک ڤیزای شنگنی وەرگرتووە بەڵام ئەم جاریان ئاگاداریان کردووە کە لە یەکێک لە نەخۆشخانەکانی بەرلین چارەسەری چاوەکانی دەکرێ بە بڕی 8,000 یۆرۆ. بەڵگەنامە فەرمیەکان دەیسەلمێنن کە یەکێک لە نووسنگەکانی گەشتیاری لە سلەیمانی گرێبەست لەگەڵ سۆران دەکەن بە بڕی 12,700 دۆلار بەڵێن دەدەن ڤیزای شنگن و تێچووی نەشتەرگەری کارەکانی لە ئەستۆ بگرن. ئەمە لە سەرەتایی ساڵی 2007 ڕووی داوە. لە 11ی حوتی هەمان ساڵ نەخۆشخانەکە وەڵامی نووسنگە گەشتیاریەکە دەدەنەوە کە ناتوانرێ چارەسەری ئەم کوڕە بکەن. کێشەی سۆران ئەوەیە تا ئێستا تەنها 2,700 دۆلاری لە مافی خۆی وەرگرتوتەوە و 10,000 دۆلاری پێنەدراوەتەوە. خەڵکیان لە خۆیان کۆ کردوتەوە بە بیانی ئەوەی ڤیزەیان بۆ وەرئەگرن پێشەکی بڕێ پارەی پێویستیان لە 2,000 دۆلارەوە تا 4,000 دۆلار بەناوی ڤیزەی شنگنەوە لێ وەرئەگرن و پاشتر بەبێ ئەوەی هیچ کۆمونیکیشنێکیانەوە احترافی خۆیانە لێکۆڵینەوەکەیانە بیبینن ئەڵێ ئێمە هیچ پەیوەندی مامە هیچ خەسخانەیەکەوە نییە بە شەفەیی وعدەدەن حسابانقیەکی وەهمی خەسخانەت بۆ دێنن تۆ ئەم مەبلەغە پارەی ئەخەیتە سەر ئەلاساس بە باوەڕی خۆیان لە دوای 2 هەفتە ڤیزە دێنێ. جارە ڕوونکردنەوەیەک ئەوانەی لە مەجای دیبلۆماسی سەفارەت و کۆنسوڵیەکانی شەکە لە من باشتر دەزانن هیچ ڤیزەیەک نییە بە تایبەت لە مەسەلەی شنگن ئەگەر حاڵەتێکی ئەمەرجنسی نەبێ لە 2 هەفتە کەمتر بدرێ. بەڕی 10,000 دۆلارم لە ئێکسچێنجەکە گۆڕیەوە بە بڕی 8,000 یۆرۆ تەسلیمی جەنابیانم کرد و ئەوە وەسڵەکە هەموو شتێک لە بەردەم جەنابی دادوەری لێکۆڵینەوە وجودی هەیە و ئامادەیە. ئەمانە حاشایان لە هیچ شتێک و لە هیچ بڕگەیەکی ئەم مەسەلە نەکردووە بەڵام خەلەلی ئێمە لەویا ئەوەیە ئێمە ئەڵێن بۆ ئەبێ ئەم خەڵکانە لەم شارە جێگەیان ببێتەوە داڵدەیان بدەین. دادوەری دادگای لێکۆڵینەوەی یەکی سلێمانی لەسەر ئەم کەیسان نووسرا و بۆ تۆمارکردنی کۆمپانیەکان دەکا داوای بوونی ناوی ئەو شوێنە دەکات کە گرێبەستیان لەگەڵ سۆران کردووە. دواتر تۆماری کۆمپانیەکان وەڵامی دادگا دەدەنەوە دەڵێن بە هیچ جۆرێک ناویان تۆمار نییە. بریکاری وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستانیش داوا دەکات بنکەی پۆلیسی ڕزگاری لە سلەیمانی ئاگاداری کێشەی سۆران بن. چەند کەسێکیش دەست بەسەرەکرێن و لێکۆڵینەوە تا ئەم ساتە بەردەوامە. بە من ئەڵێ نەشتەرگەری تۆ لەم وڵاتە نەئەکرێ نەتوانای کردنیشمان هەیە قوربان. ئەمە نووسراوەکەی حکوومەتی ئەڵمانیا و خەسخانەی ئەڵمانیایە کە دەڵێ ئەم کوڕە ئەوە بزەبت نووسراوە دەڵێ ئەم کوڕە لە بەرواری 11ی حوتی 2007 لە سەعات سێدا سەردانی ئێمەی کرد لە دوای چەند تێستێکمان بۆ ئەنجامدا ئەم کوڕە دیسەپۆینتە لە بینین واتە بێ هیوایە ئێمە ناتوانین هیچ نەشتەگەریەکی بۆ بکەین کەواتە ئەو داوەتێشی کە بۆ من کراوە داوەتێکی تەزویر بووە. زانیاریەکان دەڵێن تەنها هەر سۆران نییە کە ئەو کێشەی هەبێ 6 کەسی دیکەش بە هەمان جۆر گرفتارن دەچمە ئەو شوێنەی گرێبەستیان لەگەڵ سۆران کردووە.
وەک یەکێک لە میوانەکانم سۆران نووری ئیبراهیم باسی کرد لە ڕێگەی ئەم نووسنگەیەوە $10,000 خوراوە. من هاتم تا لە زاری خۆیانەوە ڕاسترنجی ئەوان وەربگرم، بەڵام لێرە ڕوبەڕووی قفڵێک بوومەوە. بەڵام هەر لێرە یەکێک لە دراوسێکان زانیاری ورترم پێدەدات. مەزوعەکەن زۆرە ئەو ئیشاکەن، بەڵای بەخوار لەم ناوە دوانسانەکەی چ پارێک لە خەڵک وەرەگرن بە ناوی چیەوە؟ ئەڵێن گویا ڤیزای ئەوروپاتان بۆکەین، تێگەیشتی 130 وەرەقیان لێ وەرەگرن و 10 ساڵی ژەوێ بە مناڵەکانم وتووە تومەوە ئیشە نەکەنیت. نازانم چۆن ئەو کچەی من ئەو قەنەعەتی پێکە پەری ئەو 6 ڤیزەی بۆ وەرگرت، 6 دەفتەرەی لێ وەرگرت بوو پارەسەد ڤیزە بۆ دوو عایلە بکە. دەفتەریەوە خورا ئەرە بەخوا هەر وەرنەگیرایە بەخوا ئەی پۆلیس محکەمە هەیە تا هەر داواکان دێنە لە مەرکەز سەرایە ساڵە بێ ئەوە ساڵ زە ساڵ لەمو پێش ئەوە ڕووی ساکی تر لەوێ بوو لە سوچە بەخوا چل دەفتەری خەڵقی برد دەفتەر دۆلاری خەڵکی برد بە ناوی وەرگرتنی ڤیزای نەگەڕانەوە بۆ ئەوروپا. هەموو ڕۆژهاتنە سەری کۆمپانیایەک لەوێ مەعامەلەکانی لێوەرە لە بازاری ڕەشا ماکرێ. بەڵێ بەڵێ لە بازای ڕەشاکرێ هەمووی لە بازای ڕەشا و گەشت و گوزاریش خۆی هەمووی ێزان. چیرۆکی وەرگرتنی ڤیزا بە تایبەتی ڤیزای شنگن جۆرا و جۆرن. ئام کوڕا سینەماکارە وە خۆی دەڵێ چەندین جار داوەتنامەی فەرمی وڵاتانی ئەوروپی هەبووە بۆ ئەوەی بەشداری چەند فستیڤالێک بکە. بە وتەی خۆی پێنەدانی ڤیزا ڕێگری گەورەی بۆ دروست کردووە. نایشارێتەوە کە لەناو بەشێک لە کۆنسڵخانەکانی وڵاتان لە هەولێر مامەڵەی شیاو لەگەڵ داواکارانی ڤیزان ناکرێ و لە بازاری ڕەشدا ڤیزا بە پارەی زۆرتر دەست دەکەوێ. وەکو خۆت داوەت کرابی بۆ کوێ داوەتنامەکەت فەرمی بۆ هاتوۆتەوە داوای ڤیزات کردو پێیان نەیاوی ئەو وڵاتە کوێ بۆ حەزەکەم گوێم لێ بێ. لە ڕاستیە زۆرن ئەو وڵاتانی داوام کردووە و ڤیزا نەهاتوۆتەوە، بەڵام بە نمونە ئەگەر باسی بکەم من لە فترەی ڕابردووە لە فستیڤالێک لە ئیتالیا فیلمەکەم نمایش ئەکراوە من بانگێشت کرابووم بۆ زانکۆیەکی ئیتالی بۆەوەی کە لەسەر کارە هونەریەکانم قسە بکەم وەکو کوردێک نەک وەکو فیلمەکە چی بوو؟ گورتە فیلمێک بوو لەگەڵ چەندانە ڕکلامێک کە هەڵبژێرا بوو لەسەر ئاستی شەرقی ئەوسەد و ڕکلامی کوردی بۆ کردو. بەڵێ بەڵێ لە ڕاستیە من وەکو کوردێک بانگێشت کرابوو نەک وەکو نەفرێک یا چی ڕوویە دواتر؟ من بانکهێشتنامەی ڕسمی وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی ئیتالیم بۆ هات چونکم بە ڕسمی تەلەفۆنم بۆ کرابەوەی کە بۆ تەقدیمی ڤیزا و شتەکە بڕۆم، بەڵام لێرە مامەڵەی ناشرین مامەڵەی خراپی کونسڵخانەی ئیتالی مەسەلەن چیا لە کۆنسڵخانەکە بەنمونە مەسەر هەر لە چوونە ژوورەوە هەموو کونسڵەکانی کە لە کوردستانن کاتێک لە تویتەر یا لە شوێنەکان ئەیان بینیت زۆر باشی ئاشتی و پێکەوە ژیان و دڵخۆشی خۆیانەکەن لە کوردستان کە جەوێکی زۆر ئاشتیە، بەڵام کە هەر بەداخڵبوونت بە کونسڵخانەکان تێگەیت کە ئەم شتە پێچوانەی قسەکەی خۆیانە مەسەرەن لەسەر بازگەیەکە چێکاچیت. مامەڵەی وەرگرتنی ڤیزای شنگن لە هەرێمی کوردستان و لە ڕێگەی کۆنسڵخانەکانەوە تەنها 6 یۆرۆیە، بەڵام بەشێک لە نووسنگەکان نرخی خەیاڵی لەسەردا دەنێن. گوتەبێژی کۆمەڵەی نووسنگە و کۆمپانیەکانی بواری گەشتیاری نایشارێتەوە کە بەڵێ بەشێک لە نووسنگە و کۆمپانیەکان کاریان بووە بە ساختەکاری و فێڵکردن لە هاوڵاتیان. نووسنگە گەشتیارەکان هیچ دەسەڵاتێکەوەی نییە بچێت بە وڵاتی بڵێ ڤیزە وەرگێ باشەنها ئامادەکردنی ئەوراقانە کە بۆ بنێرە بۆ قۆنسڵێتەوە ئەوەنی کە بە دەر لەو ڕێنماییە ئاجۆڵێنەوە ئایا بەڕاستی ڕێگە پێنەدراون بە ساختە و کارە؟ من لێرەوە حەزەکەم لەڕێی کەناڵەکە ئێوە دووبارە ئەمە داواکەمەوە لە دەستەی گەشت و گوزار بە تایبەتی و لە بەڕێوەبەتی گەشت و گوزاری سلێمانی من وەکو شخصی خۆم وەکو کۆمپانیاکەی خۆم ئەچم ئەبێ پێم بڵێ مەدای سەلاحەتی ئیشەکانی من چییە یان تەسنیف ماکەن بۆ ئەوەی زۆربەی کێشەی نووسنگەکان و کۆمپانیەکانی کە هەیە بەسەر خەڵکی کە شاشکێتەوە بەسەر کۆمپانیەکانی کە شاشکێتەوە تۆچی نەزرێ وەرەگری لە کۆمپانیایەک پارەی خەڵکی خواردووە ئیشەکەی بۆ نەکردووە ڤیزەکەی بۆ وەرنەگرتووە لە پێش 500-600 دلاری خواردووە 1000 دلاری خواردووە لەوەچی هەمان نەزر لەگەڵ منیش وەرگریت بەڵام من لێرەوە داوا ئەەکەم داواشم کردووە لە بەڕێبەراتی گەشت و گوزار و بە تایبەتیش لە ئەخیر کۆبنەوە داوا ئەەکەم لە جەنابی بەڕێز کاکمەلوی کە سەرۆکی دەستەیە سەلاحیەتی کۆمپانیا و نووسنگەکان دیاری بکەن زۆر باش دیاری نەکراوە تا ئێستا تا ئێستا دیاری نەکراوە هەموو ئیشەکە هیچ جیاوازیە نییە لە نێوان بریکاری گەشتیاری و نووسنگە و بریکاری گەشتیاری و کۆمپانیا ئەوترێت هەندێک لە کۆمپانیا نووسنگەکان
ئەگەر لە 500 کەس یەک کەسی ویزای بۆ هاتبێتەوە ئەمریکا کەنەدا هەر شوێنێکی دیکە ئەوەی کردو بە چەشی دەستی خۆی هەڵێ واسێ لە پشتی خۆی ئەڵێەوە تا من ویزام وەرگرتو بۆ فڵانە کەس لە کاتێکە ڕەنگە هەر بە حەقی خۆی یان دخولی دووەمی بێت ڕۆشت بێت پێ دوای ئەوەش ئەکەن وەکو زۆر لە فێڵ ئەوە جوانترین ڕیکلامە تۆ یەکتە لایمە من تەنها ئەوراکانە بۆ کۆکەمەوە بۆت حازرەکەم کارکاروانە چە ویزەکەی وەرەگرم لە یەکەم بە ڕیکلامێ بۆ خۆمەڵە مۆتا ویزەم بۆ وەرگرت زۆر ئیسفادە لەواکەن کە زۆر بەداخەوە چکەوە ئیشی ئێمە نیە ویزە وەرگرتن ئیشی قۆنسڵیەکانە ئیشی ئەوانەیە کە ڕێیان پێیداوە زۆر جار بانگەشەی وەرگرتنی ویزای شنگن لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بە تایبەتی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ئەنجام دەدرێ هەندێک لە نووسینگە و کۆمپانیەکان ئەنجامی دەدەن ژمارە تەلەفۆنەکانیان لەسەر هێڵن کە هاوڵاتیان پەیوەندی پێوە بکەن بە خۆیان دەڵێن بە گەرانتی ئەو کارە دەکەن وەک هاوڵاتیەک چەند تەلەفۆنێک ئەنجام دەدەین و دەمانەوێ دروستی بابەتەکە بخینە ڕوو من ئێستا چەند ژمارە تەلەفۆنێکی چەند نووسینگە و کۆمپانیایکی واری گەشتیاریم لایە بەوتەی خۆیان ئەوانەڵێن ئەتوانن ویزای جۆرە زۆری وڵاتان بۆ هەموو هاوڵاتیەک وەربگرن منەمەوێ بەڕاستی لێرەوە تەلەفۆنێ بکەم کە وای دانین کە ویزامان پێویستە ئەوان ئەتوانن کار ئاسانیمان بۆ بکەن ویزایکی شنگنمان بۆ وەربگرن ژمارە تەلەفۆنی یەکێک لە کۆمپانیەکانە بزانم ئەوان چی هەڵێن ئەگەر بێستەردامان بکەین نمونەی ئیشەکان ئەبینە و کاتە قەرار بە چونکە مازنێکی نەجاح باشمان بەدەستێنەوە ویزێکی باشمان وەرگرتووە سێقەمان بە ئیش خۆمانە بۆیە بەم شێوازەکەتان ئەڵێن گرنتی لەسانەوە پێشەکەین من بە هەموو کەسێک ئەڵە ویزەکە لەسانەوە نوێ بەڵام لە سۆ زیاتری ویزەکە ئەگەڕێتەوە لە سەتانەوە تونو بۆ لە سە زەمانمانەکان بۆ هەر کەسێکمان کردێ وتون یعنی گەڕاوەتەوە ویزەکەی وەرگرتووەتەوە ویزێ ماڵی شەرمان جاتخوا ئەو دڵنیایەکە چۆن وەرتان گرتووە ینی من ڕاستی پارە ئەم حەق خۆمە پرسیار بکەم وانە ینی بەڕاستی زەمان چۆنەکەن باشە تۆ پارە یعنی ئیشەکە بە پارە ئەکرێ بەڵێ ئیسپانیایە بەڵێ بۆ ئیسپانیا بەڵام تۆ لای سەفەری هەموو شتی پێ بکەیت ئەتوانی هەموو باشە چەندێک پێشەکی ئەبێ بەم خاتون گیان پێشەکی نییە پێشەکیمانی ئێمە پارەکە هەمووی ئەخوێنی 150 وەرەقەیە دەفتەر و 50 وەرەقە لە هەر دەستنگێزێکێشە نییە تا کاتی گەڕانەوەی ویزەکە لە کاتی گەڕانەوەی ویزەکەی ئێمە پارەکە وەرەگرین ئێستا ئەوە ڕوون بۆتەوە کە بەڵێ بە بڕەپارەی جۆرە زۆر مامەڵە بە ویزا لە بازاری ڕەشدا دەکرێت هەندێک جاری ژەو نووسینگانە تەنها بڕێک پارە لە هاوڵاتیان وەردەگرن تەنها بۆ ئەوەی سەرەی کۆنسڵخانەیان بۆ دابنێن مامەڵەکانیان بۆ ڕێک بخەن کە لە بنەڕەتدا هەموو هاوڵاتیەک خۆی دەتوانێت ئەو کارە بکە لە ماڵەکەی خۆیەوە بە ئۆنلاین سەرەی خۆی وەربگرێ هەندێک جاری دیکەیش ئەو نووسینگانە ویزاکە بۆ هاوڵاتیەکە بە پارەی زۆر دەست دەخەن گەشت و گوزاری سلەیمانی 1000 مۆڵەتی گەشتیاری داوە کە 222 مۆڵەتیان بۆ نووسینگە و کۆمپانیا و بریکاری هێڵەکانی فڕۆکەوانین دەڵێن لێپرسینەوەیان بەردەوام و لە دوومانگی ڕابردوودا مافیان بۆ 3 هاوڵاتی گێڕاوەتەوە داوا دەکەن هاوڵاتیان هۆشیار بن و نەکەونە ژێر کاریگەری بانگەشەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە ئەو هەموو پەیجە نابێنن کە ڕێکلامی زۆرە زۆرەکەن بۆ پارە وەرگرتنی بێشومار لە خەڵکی بڵە بەدڵنیێ طبعا دەبینی خۆیان ئەو بووم پێم وتی ئەو کەسانێکە خوان خاون مۆڵەتی گەشت گوزار نەبن پێویستە دەستگامنیەکان مامەڵان لەگەڵدا بکەن ئەمە یەک ئەوش کە خاون مۆڵەتی ئێمە بێ بە ئەو هاوڵەتی بۆ خۆی ڕادی و شاری هەندە بەرز بزانە پێدانی ویزا بە پارە ناکرێت پێویستە ئەو هاوڵەتی بۆ خۆی سەردانی قۆنسڵی ئەو وڵاتە بکات لە پایتەختی هەرێمی کوردستان سەردانی ئێ بکات و بە فەرمی داوای وەرگرتنی ویزا بکات هیچ ویزە لە دنیادا بە خەڵک گەڵێن موعیدتان بۆ ڕێگەخین لە کۆنسڵخانەکان $500 بۆ $1000 یان زیاتر ئەم پارەی بۆ دەدا خۆ پێداوی وەرگرتنیەکان وەرەگرن خەڵکێکە نەیزانێ ئەکرێن نووسینگە فێڵی لێ بکات کۆمپانیایەکی گەشت و گوزاری بێت ڕادەی کەمی هۆشکاری ئەم هاوڵاتیە بقۆزێتەوە فێڵی لێ بکات طبعا سوشیال میدیا ئەمە نەفراوانە ئەمە ئاسانکارە بۆ کەسانی ساختەکار بەڕێگەی تەنها پێدانی $100 بە سپۆنسەری پیجێکی فەیسبوک 100,000 هاوڵاتی دەبینێت لەم 100,000 هاوڵاتی ئەگەر لە سەتاییەکی بکێتە ژێر کاریگەری ئەم ڕێکلامی ئەوە وەکاتە 100 هاوڵاتی لەم 100 هاوڵاتیە کە بچن بەرەو ڕووی ئەم کۆمپانیا و هەمیە ساختەکارە ببنەوە بێنە کاری لەگەڵدا بکەن ئەگەر دان هەڵبخەوەتێ بەسە بۆ کەسە کەواتە ئەمە گرفتەکەیەک یەکێک لەو نووسینگە گەشتیاریانەیە بە منی وتووە بە $15,000 من وەکو هاوڵاتێکی یاسایی تەلەفۆنم بۆ کردووە ئەڵێ وەرە بە زەمانت بم ئەمە لە سنووی دەسەڵاتی ئەم نووسینگەیە کە مۆڵەتیشی لە ئێوە نەخێر هیچ لە سنووی دەسەڵاتی ئەودانی یەک ئەم جۆرە بریتە لە زۆرە لە قاچاقچەکانی زمانی کۆنن کە
هاوڵاتیان بەپێ دەبێت بۆ وڵاتان و بۆ سەر قاچاقچی بە مۆدۆلێکی نوێن کە ئەم جۆرە کاراناکەن و کاری نووسنگەش نیە زۆرە کارە بکات. من نمونێکی تیشە پیشانی جەناب بدەیەم هەر لێرە هەبێت کە ئەمڕۆ ئێمە تەلەفۆنمان بۆ کردن و هاوڵاتی کە بەڵێن یان ناوە بە 2500 ویزای شنگنمان بۆ وەرەگرن لە کاتێک کار هاوڵاتی گازایەتوانێ بە بڕابارێکی کەمتر ناوی خۆی بنووسێ بچێ ویزایکی خۆی وەربگرێ بەپێی مەرج و ڕێنماییەکان یەکێک لەو شوێنانی تر ئێرەیە واضح زۆر وڵاتی هەیە لەیەوە ئێستا من دوو ناوەمە جەناب بدەن ئەوەی کە دوای دومەکە بینیم طبعا ئەو کۆمپانیایە باشە و کۆمپانیا مافی و هەیە کە موعیدی ڕەخستی مقابلە بکات بۆ هاوڵاتیان یاخود ئاسانکاری لە پێدانی ویزە طبعا باید هاوڵاتیان لەوە دڵنیا بن هیچ کۆمپانیا توانێت وەرگرتنی ویزەی نییە بۆ هیچ هاوڵاتی مباشر. لە 99 تەلەفۆن بۆ کڕۆ لە زەمان تەکەم لە 99 من ویزا بۆ وەرەگرم. ئەم دڵنیایە لە ئەم دڵنیاییە ئەمە لە ماوەی ڕابردوودا بینیمان کە لێکی لە قونسڵخانەکانی هەرێمی کوردستان کە زۆرێک لە کاری ساختەکاری هەبوو بەپێدانی ڤیزا ڕەنگە ئەم سەرەداوێکی لەو جۆرە دەستکەوتێ بێ بەڵام ئەمە هیچ یاساییکی تێدا نیە. لە هەولێریش دەستەی گەشت و گوزار وا دیارە زانیاری زۆریان لەسەر ئەم بابەتە بەدەست دەکاتەوە دەڵێن هەموو ڕێکارێک دەگرنە بەرامبەر هەر نووسنگە و کۆمپانیایەک کە بەردەوام بێ لەو بەڵێندان و بانگەشانەی بۆ ڤیزا وەرگرتن دەیکا وەک گوتەبێژی دەستەکە دەڵێت تا ڕاددەی مۆڵەت وەرگرتنەوە لەو شوێنانە دەڕۆن. هەندێک لە هاوڵاتیان هەندێک لە نووسنگە کۆمپانیەکانیش کە خۆیان دەڵێن بە دەرن یان دوورن لەوەی کە کاری ساختە بکەن گلەییان هەیە لە لێپرسینەوە و لێکۆڵینەوەی دەستەی گەشت و گوزار ئەوانەی کە مۆڵەتە دەن ئەڵێن وەک پێویست لەوانە ناپرسێتەوە هەموو کەس ئەتوانێت نووسنگە و کۆمپانیەکی گەشتیاری دابنێ ئەرێ بەڕاستەوە وایە کێشەیەک هەیە لەم بوارەی بۆ نمونە گەشت و کۆمپانیاکان بە کۆمەڵێک شوێن داتەپەڕن بن بۆ ئەوەی مۆڵەت وەرگرن لە وەزارەتی بازرگانی شوێنی تایبەتی هەیە کە خۆیان تۆمارەکەن زۆریان لەوێ کە مۆڵەت وەردەگرن هەندێک لەوەیە نایەن بۆ لای ئێمە کە نایەن بۆ لای ئێمە ناتوانین نازانین کە ئەمانە مۆڵەتیان دراوەتە یان نا بەڵام مۆڵەتی تەواو کە بابەتی گەشتیاری لەگەڵ بێت مۆڵەتی تەواو ئەوەیە کە بە فلتەری دەستەی گەشت و گوزاریشدا ڕەت ببێت بۆ ئەوەی ببێتە مۆڵەتێکی تەواو تاکو گەشت و گوزاریش بڵێن موافقەی لەسەر بکات. چەندین چیرۆکەی کاگنادر خەڵکانێک وەکەوتێ خۆڵیان بڕاوە پارێکی زۆریان لێ وەرگیراوە ڤیزاشیان بەدەست نەهێناوە بەڵام بەڕاستی چیتان کردو ئایا مۆڵەت تا ئێستا لە هیچ شوێنێک سەنراوەتەوە سزای هیچ نووسنگە و کۆمپانیایەک دراوە کە ئەم کاریان کردویان نەخێر بەڵێ ئەم ئیجراعاتانە کراون بەڵام ڕەنگەوەکو پێویست نەبێ ڕەنگە هێشتا کە بنبڕ نەبووبی کێشەکە لەوەیدا کە دیار دەکەن بنبڕ نەبووە بۆ لەبەرەوەی چێ دەستانەگرێ ئایا بەڕاستی کەس هەبووە ڕێگیری بکە لە ئیجراعاتەکان ئاماژەم بەوەیدا بۆ لەبەرەوەی هەندێک شوێنەیە ئەسڵن ئێمە نازانین ئەم شوێنە هەیە هەربوونی هەیە وەکو سەرپێچیەکی گشتی کارەکات واتە تەزویری تەواوە سەرپێچیە و لادانێکی تەواوە هەتاکو یەکەم دەبێت پێی بزاندرێت دووەم دەبێت بە دوواداچوونی بۆ بکرێت. ئێرە کنسڵخانەی گشتی کۆماری چیکە لەم کنسڵخانەیەدا کێشە و گیرروگرفتی ڤیزا دروست بوو بەڵام من ئێستا کاتومەتە ئێرە دیارە پشووەکانی جەژنی کریسمسەیە لە 24 هەتا 26 بەپی ئەم نووسراوە کە هەڵواسراوە لە هۆڵیدەی و لە پشووی فەرمی خۆیانن بەڕاستی من بەنیاز بووم لێرە بپرسین دەربارەی ئەو کێشانی کە لە ماوەی ڕابردوو ڕوویە. لە پێشتر و بۆ چارەسەری کێشای ڤیزا لە ڕۆژی 25 تەمووزی ساڵی 2007 دۆمینیک ماس کۆنسوڵی فەڕەنسا لە هەولێر بە میدیاکانی ڕاگەیاند 5 وڵات لەگەڵ کۆمپانیای VFS جیهانی ڕێکەوتوین ئەمەش بۆ ئەوەی هاوڵاتی پێویست نەکا سەردانی کۆنسڵخانەکان بکەن باڵکو لەو کۆمپانیایە داواکاری پێشکەش دەکەن دواتر وەڵامەکەیشی دوای بڕیاری کۆنسڵخانەکان لە هەمان شوێن وەردەگرنەوە. بەڕێوەبەری گشتی دیوانی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستانیش پشتڕاستی داواکاری کۆنسوڵی فەڕەنسا لە هەولێر دەکاتەوە و دەڵێت تەنانەت ئاگاداری ئەو وڵاتە دراوسێن کە ڤیزای ساختە دروست دەکات و دەینێرێتە هەرێمی کوردستان بەڵێن دەدەن تونتر و جدیتر بن بۆ بە دوواداچوونی ئەو شوێنانەی بێمۆڵەت کار دەکەن و تۆڕە کۆمەڵایەتیەکانیان کردوتە شوێنێک بۆ پەیداکردنی بازاڕی ڕاش بۆ وەرگرتنی ڤیزا. هەوڵاتیان گلەیان لە کۆنسڵخانەکان هەیە ئەڵێن وەکو پێویست ڕێزیان لێ ناگیرێ هەموو ئیجراعاتێکیان کردو بەڵگەنامی فەرمی و داعوەتنامی فەرمیان هەیە بەڵام لە کۆنسڵخانەکان احترامیان ناگیرێت کە ڤیزان پێ بدرێ و
پیانەڵێن زەمان چیە بگەڕێنەوە ئێمە بدایەت ئاماگریتان لە کۆنسڵخانەکان حتمما ئەمە خۆم چوومەتە قونسڵخانە بەپێی پێویست مامەڵیان لەگەڵ نەکردووە گلیشمالیان کردووە بەڵام پێدانی ڤیزە بابەتێکی سیادیە پەیوەندیدارە بەو دەوڵەتەی کە ڤیزەکە دەدات ئەو دەوڵەتە ئێستا لە هەرێمی کوردستانمە ڤیزە ئەلکترۆنیمان هەیە ئێمە کە هەندێک جار زۆر ئێمە ڤیزە نادەین دەبێت بەرین لە بەرژەوەندیدا نیە بۆیە بابەتی ڤیزە بابەتێکی سیادیە ئەو وڵاتە ئەوەی کە لێم پرسیارمان لێ کردو لێمانزانی و گەرنتی دووشتیان دەوێت گەرنتی ئەوە دەوێت کە هیچ مەترسیی ئەمنی نەبێت لەسەر ئەو وڵاتی کە بۆی دەچێت و دووەمیش گەرنتی گەڕانەوەیان دەکات چکۆ مەسەلەن زۆر کەس ڤیزەی وەرگرتووە سا مەحاڵەتمان هەیە ڤیزەی وەرگرتووە سەردانی و فەڕەنسای کردووە سەردانی ئەڵمانیا کردووە چۆ داوای مافی پەنابەرەتی کردووە کەس و کاری بەرپرسانی حیزبی حکومی ناچنە ئەو سەرە دوور و درێژەی کە بە هەوڵەتێکی ئاسایی دانرێ عکسەوە تەمامەن هەمویان ڕێکارەکان تهدید کراوە ئەو کۆنسڵگەریانە سیستەمی وڵاتی خۆیان تەطبیق دەکەن بەڵام جۆرێک ڤیزە هەیە کە بۆ هەڵگری جیازی دیبلۆماسی کە وەزیر بەرەو سەرەوەیە ئەوە ڕێکارەکانی تایبەتە و لە هەموو دنیا بۆ شێوەیە کە جیاوازی هەیە بەس ئەو جیاوازی هەیە جیازی دیبلۆماسی جیاوازی هەیە ڕێکارەکانی زۆر کورتترە لەبەرەوەی ئەوەی هەڵگری جیازی دیبلۆماسیە یان ئەندامی پەرلەمانە یان وەزیرە یان بەرزترە ڕایەکی لە کۆنسڵەکان بۆ خێرمەوە ئەڵێ چەند جارێک داوامە لە وەزارەتی ناوخۆی حکووەتی هەرێم کردو ئەو دەستانە بدۆزێتەوە کە لە بازاری ڕەشە مامەڵە بە ڤیزای شنگنەوە تەنها ئێمە لەگەڵ قونسڵگەری فەڕەنسیا دانیشتوین بە خۆمان بە یەکەوە بە دوواداچوومان بکردووە و هیچ کۆنسڵگەریەکی تر بەم شێوەیە داوای ئەو دەستیان لێ نەکردوین نووسرامان بۆ هاتووە نووسرامان ئێمە بەڵێ ساپەڕاوی لێکۆڵێنەوە هەیە و بەدوای دەسەڕەشەکانە لە بازار زۆر زۆر باش بە دوای چون بۆیە پێم وتی ئێمە سەرچاوەکەمان دۆزیەوەتەوە و بە ڕسمی ئاگادارمان کردوەوە ئەو ڤیزانە لەکوێ دروست دەکرێت و پەڕاوی لێکۆڵێنەوە هەیە ئێستا لە نووسینگەی ڤیزەی ساختە نییە ڤیزەی ئەسڵیە و کابرا بە پارەی فرۆشێ نەخێر ئێمە پێش یەک دوو مانگ بڵێن گۆڤارێک هەیە دیریشپێگەلی ئەڵمانی پێ دەڵێن کە راپۆرتێکی لەسەر قونسوڵی ئەڵمانی بڵاو کردو کە گوایە بە پێدانی بڕێک پارە لە ناو قونسوڵگەرێکە هەندێک فەرمانبەر لەوێ ڤیزیان لە خەڵک پرسیاری فەرمانبەرەکانم هەبوو تۆ هەندێک فەرمانبەر لە ناو قونسوڵخانەکان کە هەندێکیان کوردن مامەڵە بە ڤیزاوە نەخێر ئەڵمانیشی تیا بووە من قونسوڵی ڤیزای ئەڵمانی سەردانی کردم ئەو بابەتم بۆ شەرە وتی ڕاستە سەرنجی دیکەی یەکێ لە کونسڵەکانی ترم هەیە لە هەرێمی کوردستان ئەڵێ هەڕەشەی لێکراوە لەلایەن چەند بەرپرسێکەوە کە ئیلا ئەبێ ڤیزا بدە بە کەسوکارەکەی ئێمە گریمان وایە ئایا جەنابی بۆ سکاڵی تۆمار نەکردووە لە ئێمە حکوومەت هەیە ئێمە دادگا هەیە پۆلیس هەیە جەنابی بۆ سکاڵی تۆمار نەکردووە ئایا معقولە دیبلۆماتکارێک هەڕەشەی لێ بکرێت و ئاگاداری لای ژماری پاسەوانەکانم زیاد کردو خەڕەشە لەسەر ژیانم هەیە بۆ ئاگاداری وەزارەتی ناوخۆ ناکات ئێمە ئیجرعات لەگەڵ ئەو کەسە وەربگرین هەرچ کەسێ بێت لە کۆتایی مانگی ڕابردووش گۆڤاری دێر شپیگڵی ئەڵمانی ئاشکرای کرد کە لە کونسڵخانی ئەڵمانیا لە هەولێر لە بەرامبەر پێدانی ڤیزا پارە وەردەگیرێ دێر شپیگڵ نووسیوێتی هەرچەندە لێکۆڵینەوەی بەردەوام لەم پرسە کراوە بەڵام سکاڵاکان نەگەیشتونەتە شوێنی خۆی و پەراوەکانیان لە نێو پرۆسی لێکۆڵینەوەکاندا دەرهێنراون. لە کۆتایی ئەم پرۆگرامە بەوە گەیشتین کە بە ئاشکرا و لە بازاری ڕەشدا مامەڵە بە ڤیزای وڵاتانەوە دەکرێت و بوونی هەیە بەشێک لە کۆمپانیا و نووسیگەکان ژمارە تەلەفۆنەکانیان داناوە بۆ ئەوەی هاوڵاتیان تەلەفۆنیان بۆ بکەن و بڕەپارەیەکی زۆریان لێوەربگرن و ڤیزایان بۆ بەدەست بخان. پرسیار لێرە ئەوەیە کە بەم ئاشکراییە کە ئەم مەلەفە لە ڕێگەی بەرنامەی بنکۆڵەوە بۆ شێوازە جوڵێنرا تا چەندە لایەنە پەیوەندیدارەکان بەکاری خۆیان هەڵدەستن و دەیانەوێت ڕێگری لەم کارە بکەن تا بەرنامەیەکی دیکە هەموو لاکتان لە خۆشییا بن خواتان لەگەڵ.